ناحیە ڕژاونەتە سەر شەقامەکان و جادەی سەرەکی سلێمانی دووکان و ئەو ڕێگەیان بە تەواویدا خستووە. هاوکات بە پێی وتەی پەیامنێری پەیام جەلال محەممەد لەوێ پارێزگار و بەڕێوەبەری کارەبای سلێمانیش لە ناو خۆپیشاندەراندا ئامادەیان هەیە و قسەیان لەگەڵاکەن. ئێمە لەگەڵ جەلال قسەی زیاترەکەین بۆ وەرگرتنی زانیاری باشتر. جەلال سڵاوت لێبێ، ئەم خۆپیشاندان و ناڕەزاییە بەکوێ گەیشتووە؟ داواکاری هاوڵاتیانی ئەو ناحەیە چییە؟ سڵاو لە تۆ کاگا باز لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت. نزیک بە کاتژمێر 11 تا ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە تایبەتی لە گەنجانی پیرەمەگرون هاتوونەتە سەر دووسایدی سەرەکی ڕێگای سەرەکی نێوان دووکان سلێمانی و نزیک بە کاتژمێرێکە لێرە جارەکەیان ڕاگیرا و دیارە ئۆتۆمبیلێکی زۆر لێرە وەستاوە بەهۆی ناڕەزایی هاوڵاتیانەوە. ناڕەزایی هاوڵاتیان لەسەر بە تایبەتی کەمی کارەبایە لە چەند ڕۆژی ڕابردووداوە. دیارە 15 ڕۆژ لەمەوە پێش بەڵێنی ئەوەیان پێدراوە کە جۆزەیەکی 20 ئامپێریان بۆ دابنرێ، بەڵام دیارە 16,000یان لێ وەرگیراوە. جۆزەکە 16 ئەمپێریە. ئێستامان ناڕازین لەوەی کە لەم دوو ڕۆژەشا ئەم جۆزەیە کە دانراوە سەرکەوتونیە بۆیان و 16,000یان لێ وەرگیرایەوە. لە کاتێکە پرۆژەی جۆزە درای ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیار وا بوو کە بە مەرجێک ئەم پرۆژەیە قبوڵ بکرێت کە تەنها ینی کولفەی دانانی جۆزەکە بکەوێتە سەرشانی حکوومەت نەک سەرشانی هاوڵاتیان، بەڵام دیارە لێرە ئەمەی کە لێرە کراوە پێچەوانەی یاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یا بڕیارێک ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەری کردووە. لێرە خزمەتگوزاریەکانیان هەمویان ئێستا ناڕازین لەسەر خزمەتگوزاریەکانیان. دیارە مدیر ناحیەوە بە قایمقامی دوکانم کێشەی حەل نەکرا. بەڕێوەبەری کارەبای سلێمانی هات و محافظی سلێمانی هات دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر، بەڵام ئێستا دکتۆر هەڤاڵ لەگەڵ قایمقامی دوکان ئێرەیان چۆڵ کرد چونکە دیارە کێشەکان بۆوانیش حەل نەکرا. خواستی هاوڵاتیان دامینکردنی کارەبا بووە. وەڵامی هەڤاڵ ئەبوبەکر بۆ هاوڵاتیان تەنها ئەوەندە بووتی ئەگەر ئێوە ئەم جۆزەیەتان ناوێ جۆزەکە لا دەبین دەچینەوە سەر ئەو کارەبایی چۆن هاوڵاتیان هەیەیانە. ئێوەش بەو شێوازەواتە ئەمان پێشەوەی کە ڕەخنەشیان لەسەر جۆزەکە بێت لەسەر خودی کارەباکە هەیە کە لە 24 کاتژمێرە کەمتر لە 4 کاتژمێر هەیەە. من ئێستا ئەمێ لەگەڵ هاوڵاتیانە زیاتر قسە بکەم و بزانم ئەوان چی ئەڵێن لەسەر وەڵامانە. کاکە سڵاو لێبێت. بۆچی سەرجادەکە چۆن ناکەن؟ کاکە وەڵڵاهی لەبەر نەبوونی کارەبا هەر کێشەکەش کارەبا نییە، بێجگە لەوەی کارەباشمان نییە. لەلایەک دووکەڵی ئەو زبڵانە بەسەر پیرەمەگرون نادێ باوەڕ هەموو تووشی نەخۆشی بووە. پاڵاوگای ئەندانەوە کەس نازانێت پاڵاوگەی چیە. پاڵاوگەکان ئەگەر مەسوول نەبێ کەس دەتوانێت پاڵاوگەی دابنێ. پاڵاوگە لێوەکانە دایناوە بۆ غاسەکەی دێتەوە سەر پیرەمەگرون. وەڵڵا ناتوانێت سەعات بۆ سەرجادەکە چۆڵ ناکەن. سەرجادەکە کاکەی جوع دوو عودێ دێکیان نەیەوە ئەو تا محافظ هاتووە ئەڕوا بۆ لای قامە ڕوا بۆ لای مدیر هیچ محافظ چی لێ هاو نازانم ڕۆی شۆ کەکتوان ڕۆیشتۆ بەرەو دوکان ڕۆی بەرە دەرفەتەوێ بە هاوڕەکان. حاجیان سڵاو لێبێ، بۆچی هاتوویتە سەرجادە؟ وەڵڵاهی من هاتووم بۆ سەرجادە لە خزمە و گەنجانە من نهاتووم بە سەرجادە. ئێستا داوایان کردم کە قسەی خێر بۆ ئەم پیرەمەدرونی هەژار بکەم. ئەم پیرەمەدرون بەڕاستی لە شەهید و کەسوکاری شەهید و شەهیدی پێشمەرگە کۆنەکان تەواو بووە. خەڵکی سنووری پێشمەرگایەتی کۆن خەڵکی زۆر مەخدورە. من داواکاری من بۆیە هاتووم قسەی خێر بۆ میلەتەی بکەم. من دەزانی شوێنە مەسەلەی کارەبایی دەڵێ پاسەم پێڕتان دەینە. ئەم من داواکاری من وێ لە زیاتی هەموو پیرەمەدرونی داواکاری وێ ئێمە 20 پێڕمان دەوێ وەکو مێرگەپان و سیتەک وەکو فیرعەونەکان بین با وەک دین نا ولا خلي من ما نضال مفعله با وكو كهرباء كم في العونكان بها اما سيتكو مرقبانيا او فيلا قبرانا با وكو من لا خلي كيما صعب شيء صعب انفالي اسا برلمان حكومه لك وبنو ودان لسر دوخي برلماني انساق تصوير انساقه برلمان ياسم محمد تواو كوبنوي حكومته برلمان لسر دو حكومت امن پیان دەڵێم بەرپرسەکانی یەکێتی و پارتی بە یەگرتوش پیان دەڵێم خەڵک هەناسەی سوارە خەڵک پڕە فلەیە بورکان بڕێوەیە داوان لێ دەکەم وان برای ئێمە بەزووتی کات دام بە خەڵەتی خۆیان بنێن میلەتیش حافویان دەکات. کێشەتان بەس کارەبای ئەمڕۆ؟ نەوەڵڵا کێشەمان ئاوە ئاویش موچەند نادرێ ژیان نەماوە نە پارە ماوە نە موچە ماوە نە کارەبا هەیە نە ئاو هەیە کێشەمان زۆرێمە. من ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە دیارە لێرە خواستێکیش هەیە لەسەرەوەی کە دەبێت بەڕێوەبەری کارەبای پیرەمەگرون دەست لە کار بکێشێتەوە یا لا ببرێت چووکە نزیک بە
کاتژمێرێکە لەسەرم جادێن جەلال ڕێگە بدە بە هاوڵاتیان قسە بکەن پیرەمەدرۆ ناتوێت تێرە ڕێگە بدە بە هاوڵاتیان قسە بکەن و داواکاریەکانیان بکەنە ڕوو قساکەم کاکە بۆچی داوای لابردنی بەڕێوەبەری کارەبای پیرەمەدرۆ بەڕاستی وەکو ئێمە ئەیزانین ئەوانەی کە بینی ومانە خەتێکی تایبەت بە ماڵی خۆی محاویلەیەک تایبەت بە ماڵی خۆی دایناوە بە معمەلی سەهۆڵەکەی کە معمەلی سەهۆڵ ئەبێ لێرە مۆلیدەی تایبەت بۆ خۆی دابین بکە نەک کارەبا لە هاوڵاتیانی پیرەمەگرون بجێ و سەهۆڵی بۆ خەڵکی پیرەمەگرون پێدابین کە ئێمە سەهۆڵمان ناوێ ئێمە سەهۆڵ لە ماڵی خۆمان دابین نەکەین بە سەلاجەی خۆمان ئێمە ئەوەمانەوێت کە محاویلەکەی ببردرێ باشە بەس مشکلەتان کەمی کارم زمەزانی سێری کێشەکانی ئێمە هەمووی بۆتە جەنجەڵی سیاسی تێگە ئێمە بووینە قوربانی سیاسەتەکانی ئەمڕۆ لە پێشدا گلەیمان هەبوو ڕەمبێکە لە یەکێتی و لە پارتی و بە لە حیزبێشتر باشە ئەمڕۆ کە خۆ بەڕێز محافز لە حیزبێشی ترە بۆ گوێمان لێ ناگری بدیری کارەبای سلێمانی حیزبێشی ترە ئیتر باواز لە حیزبایەتی بین وەرن بەهانامانەوە کارەبای نییە ئاوە کێشەیە شتمە کێشەمان زۆرە گرفت زۆرە بەڵام بە ملولانی سیاسی چارەسەر نابێت کەمی کارەباکە چی بۆ دروست کردوون ئەنجا من بینیم هەندێک لە پسوڵەی کارەبای ڕێسییان پێبوو بە 3 مانگ 500,000یان بۆ هاتبوویەوە ئەم حاڵەتانە هەند چینە ئەم حاڵەتانە لە حکوومەتە چاوەڕوانکرا و دووبارەی ئیتر پارت لێ سێنێ بە هەر شێوەیەک بێ 500 خاتریشی گرتی بۆ ئێمانجشکە ملیۆنێ بێ بۆ لەبەرەوەی موچەی نییە موچە نییە دێ لە بە جیرفانی من کارمەندەکانی خۆی بەڕێەکە داواکارم هەرچی زۆر لێرەوە گەر محافظ گوێی لێمە بابێتەوە ناومان نەود پێرارمان وەرگرتووە ئەویژەوە 3 مانگە بێ وەرمانگرتووە سپاس کاگە بازەمێ ئاماژە بۆ بکەن لێرە هەندێکیان پسوڵەی هینیان بۆ ینی هێناوە هی کارەبا کە هەیەە بە 3 مانگ نزیک بە 600,000 بۆ هاتوێتەوە لە کاتێکە بۆ منە دوکانێکی بەسەر جەلال لەگەر وەڵامی من بدەیتەوە جەلال لەگەر وەڵامی من بدەیتەوە ئێستا شەقامەکە بە تەواوی ڕاگیراوە هاتوچۆ نییە من وێنەکانت بۆ ئەگوازمەوە ئەگەر لە سایدی سلێمانیەوە کە داخلی ناو پیرەمەگەی بە ناو پیرەمەگرون ناتێ دەپەڕی بۆ دوکان وەک دەبینی دیارە ئۆتۆمبیلەکان هەمووی بە تایبەتی بارهەڵگری گەورە هەمویان ڕاگیراون ئەگەر فەرعی دوکان بۆ سلێمانیشت بگوازمەوە دیارە لە پێشەی کە بگەیتە پیرەمەگرون جارەیەکی خۆڵ هەیە کە نزیک بە کیلۆمەترێک دەبێ بچێتەوە بۆ ناو چەمەکە لە خوارەوە ئەو کاتە لەوێ بێنەوە بۆ لای سەیتەریەکەی پیرەمەگرون لەوێەوە بێنەوە سەرجادە ڕئیسیەکەواتە لە دوکانەوە کە دێی بۆ سلێمانی هاتنەکە هەیە بەڵام ئەستەم بووەتەوە ئەگەر ببینی ترافیکی تۆمبیلە بە زۆر باشە ئاماژەتان پێکرد کە بەڕێز پارێزگاری سلێمانی هاتەناو ئەو خەڵکە بەڵام ئێستا چووە ئەوەی بەجێهێشتووە ئەو خەڵکە هەرماوەتەوە لەوێ یانەوەی کێ ببینن و یانەوێ داواکاریەکانیان کێ گوێیان لێ بگرێ و چیانەوێت تاکەی لەوێ ئەمێننەوە ئەمان داواکاریەکی سەرەکییان هەبوو ئەمان داواکاریەکی سەرەکییان هەبوو لەوەی کە ئەم جۆزەیە کە بە حساب 16 ئەمپێر ئەمان باوەڕێنەوەی 16 ئەمپێر نییە پێویستە بگرێت کە جۆزەیەکی 20 ئەمپێری کە بە دقیقی 20 بێت کاتێک کە محافظ هاتە ئێرە لەسەر خواستی مدیر ناحیە و قایمقامی دوکان تەلەفۆنی بۆ کرد وتی دێم کە هاتە ئێرە باسی لەوە کرد کە ئێمە داواکەین ئەم جۆزەیە ئەوەندە ڕقم کە لەسەری نووسراوە 16 بە 16 ئەمپێر بدا نەک کەمتر بۆیە وتی ئەمە چارەسەرەکرێ بەڵام دوایی وتی ئەگەر ئێوە جۆزەتان ناوێ مەجبورین بیکەینەوە بۆ کارەبایی کە هاوڵاتیان هەیەە لە کاتێکە خەڵکی پیرەمەگرون بە ناچاری لەبەر خراپی کارەبا پەنای بردووە بۆ جۆزە 16 ئەمپێریەکە یا 20 ئەمپێریەکە کە پێشتر بەڵێنی 20 ئەمپێریان پێداون بەڵام 16 ئەمپێری دەرچووە بەڵام لەو کاتێک کە دکتۆر هەڤاڵ قسەی بۆ خەڵکەکە دەکرد دیارە لە پشتەوە تووشی ڕووداوێکی حادیسە بۆ البەتە ئۆتۆمبیلەکەی خۆی لە دەرەوە بوو و زیاتر مەشغوڵ بوو بە ئۆتۆمبیلەکەوە دوایی کە هاوڵاتیانیش لەسەر جادەکەیان ئەوەندەی ترگرت دکتۆر هەڤاڵ ئێرەی جێهێشت لەگەڵ قایمقامات لەو کاتەوە من لێرە نەمبینیتەوە چیان لێ هاتووە بەڵام دیارە هاوڵاتیان تا ئێستا هەر لەسەر هاوڵاتیان لە نیگەرانیە ناوی حیزبە بەرپرسیارەکانیان بارودۆخەنا لەبارە ئەهێنن بۆ نمونە ناوی پارتی هێنن ناوی یەکێتی هێنن ناوی حیزبی دیکە هێنن با بڵێن بەجددی نیگەرانی خەڵک لەو حیزبانەیە ئەمە ئاسایی بووەوە لای هاوڵاتیان کە باڕێنەیە شتێک بە ناوی حکوومەتەوە نییە ئەمەی کە هەیە دوو دەسەڵاتی سەرەکیە لە هەرێمی کوردستان ئەمە ئەوتەی هاوڵاتیانە لەوەی کە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن و ئەگەر مەیلیشانە بێتە ئەگەر قەرار بێت دۆخەکە چاک بکرێ بۆ دوولایەنە سیاسیە چاک دەکرێت نەک بە حکوومەت شەمان دوولایەنە سیاسین وەک گوێتان لێ بوویکێک لە هاوڵاتیەکان داوایەوەی دەکرد کە پێویستە کارەباکەیوانیش وەکو هەندێک ناوچەی تری لێ بکرێت کە دیارە زیاتر بەوە ناوبانگەکە شوێن و وێلای بەرپرسەکان لە پشتەوە با بڵێن کۆبوونەوەیکی جەماوەری چڕ هەیە
هەستەکرێت کە کەسێک لەوێ بێت گوێی لەو خەڵکە گرتی بێکرێ نزیک ببیتەوە بزانی لەوێ چی ڕوەدا. زۆر باشە من لێرە مدیر ناحیەوە لەگەڵ بەڕێوەبەری کارەبای سلێمانی لێرە هەن ئەگە دەرفەتە بێ ئەمەوێ زیاتر یەکێکیان بدوێنم. کاک سیروان ببوورە من ڕاستە خۆ لەگەڵتم لە پەیامەوە دیارە دەبینیم لە کاتژمێر 11 تۆش لەگەڵ هاوڵاتیان لەسەر جادەکەی قایمقامت بان کرد بەڕێوەبەری کارەبای سلێمانیت بان کرد مەحافەزت بان کرد کێشەکەیان بەکوێ ئێمە لە سەرەتای کێشەکە هاتی ناو خەڵکە و لەگەڵیان تەفاوتمان کرد داوامان کرد کە ئەم کێشەیە بەم شێوە نابێت لە شوێنێکە سەرجادەگرتن لە ڕووی یاساییەوە لە ڕووی کۆمەڵێک ڕێکارەوە نەگونجاوە بچنەیەکە لە قاعەکان و داوایان کە بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بێتەیرە ئێمەش لەگەڵ کاک دکتۆر هەڤاڵە پەیوەندیمان کرد و لەگەڵ قایمقامە بەڕێزەوە کاک دکتۆر هەڤاڵ هاتە ناو خەڵکە قسەیەکی لەگەڵیانە زۆر گەیشتن کۆمەڵی وتوێژ و گفتوگۆ دوای ئەوە لەگەڵ کاک شێخ سالارە بەردەوام لە گفتوگوین بۆ ئەوەی کێشەکە چارەسەکەین ئاخرێن ئەنجام گەیشتن ئەوەی کە کاک شێخ سالار وای ڕاگەیان کە ئێمەش وەکو ناحیەکانی تری سورداش و خەلەکان و بازیان ئەو جۆزە بیزەمپێرە جێبەجێکن کە لەو ناوچانەی تر جێبەجێ کراوە و ئیساش لە هەوڵی ئەوان کە خەڵکە لە بڕیارەکەی کاک شێخ سالار بگات و بۆی کۆتایی بەم ڕێگرت نەبێن ئەوەی کە بنج بۆ منیش بووەتە جێگەی پرسیار بەرپرسەکان لە سلێمانی واتن بۆچی بەڕێوەبەری کارەبای پیرەمەگرون هاتووەتە ناو بەڕێوەبەری کارەبای پیرەمەگرون دوو ڕۆژە قەستەری دڵی بۆ کراوە تا ئەم بەیانەی لەگەڵ لیژنەکانە بوو لەناو شارە بۆ دانانی جۆزەی ئەو جۆزە شانزەمپێری کە خەڵک ناڕەزای لەسەر دروست کردووە سیحەتی تێکچوو بە منی وتم من لەوێم مادام سیحەتی توێ چمۆ سلێمانی بۆ تەندروستی خۆم هەندێک پسوڵەیان بەدەستەوەی ئەم هاوڵاتیانە کە بە 500,000 بۆ هاتووەتەوە دوکانەکەی دوکانێکی مریش فرۆشیە ئەم حاڵەتانە دیارە ئاماژەش بۆ دکتۆر هەڤاڵ کرایانی بەویش پیشاندرا ئەم حاڵەتانە چیان لێت وڵای ئەوە توان لە بەڕێوەبەری کارەبا و لە بەڕێوەبەری بەشی فرۆشتنی وزە ئەو پرسیارە وردەکاری بکەن هەندێکەی بازرگانیە هەندێکەی هاوڵاتی و کومەڵ حسابی بکراوە من ئەو وردەکاری نازانم کە چۆن سەبارەت بە وەرگرتنی 16,000 لە ئامپێرێک لە هەر خێزانێک کە جۆزەکەی بۆ دانراوە بە پێی ئەو بڕیارەی کە ئەنجومەنی پارێزگا بۆ پرۆژەی 20 ئامپێری دای نابێ کولفە لەسەر هاوڵاتی بێ دەبێت لەسەر حکوومەت بێ بۆچی ئەم 16,000 لە هاوڵاتیان وەرگرت وڵا ئەوە توان لە بەڕێوەبەری گشتی کارەبا پرسیار کە من ناتوان وەڵامیەوە ها جەنابەت بیاگەی ئیشی فەنی ئەوانە ئێمە لە ڕووی ئیداریەوە نەمان لەسەر داوای خەڵک گەین ئەوێ داواکە جێبەجێ بکەن لە لەرەی لیژنەی ئەوانە لەژێ چاودێری ئێمە ئیشەکرێ بەڵام وردەکاری و تەفسیلاتی ئەو ئیشە پەیوەندی بەیەمەوە نییە ئەوە پەیوەندی بەیەمە هاوکاری لیژنەکان کەین و تەلاعوب نەکەی و جیاوازی نەکەی لە نێوە خەڵکان سپاس کاک سیروان کاک باز دێمەوە لای جەنابەت ئەگەر دەرفەتە بێت دەتوانم ئەم هاوڵاتی زیاتر وەرگرم و ئەگەر پرسیارێکیش هەبێت زۆر باشە سپاس لە ئێستا ئەمە بەستە ئەگەر پێشهاتی تر هەبوو جەلال یان پارێزگار گەڕایەوە لە کۆتایی گەشتەکەمانە پەیوەندیت پێوەکەینەوە سپاس.